لە کۆمنتا بە کوردی کوردم بینی جنێوی بە خوشک و دایک و ژن و سوکاری مێسێدا. ئەمە یعنی چی بەساق؟ تاکەی ئەوەندە بێ ئیشن هەر خەریکی جنێودان تاکەی یعنی تۆوە ئەزانی کە جنێوە دەی لە کۆمنت بە من بە هەر کەسێکی ترا زۆر مهمە یعنی پێی تێکەچین نەوەڵای خینە ژێر پێمان باڵامان پێی بەرزە بێ کەتێ هیچ دینێ هیچ ئاینێ هیچ زمانێ هیچ وڵاتێ هیچ مەملەکەتێ جنێو نایە بەس کورد ئەو بۆ من هەموو دنیاە خۆشی من. زۆر سپاس. تازە چوومە دوکانێکی بەروکدروی پیاوان کیان بازارەکە زۆر خراپە. لێرە بازار چۆنە؟ ئافرەتان ئەوە چییە؟ پیاوانە؟ هەمووی پشدێنە. هذا الحلال ما سلم علي يا ناسي. أكيد هاي 5 ليرة هاي تاخذ بسيارة إن شاء الله. جوانی تزور جوانی ناو جوانەکانی. تا ئێستا زەواج نەکردووە. جا بۆ زەواج بکەم ئەگە من ئاڵتونی خۆم هەبێ، ساری خۆم هەبێ، کاری خۆم هەبێ، سەفەر ئەەکەم هەموو شتێکم هەیتر بۆچی مە پیاو ئەگا بە خۆم زەواج خۆم شنیێنم. ڕاژان ئەمن زۆر بەو شتەی پێکەنیم کات خۆی هەر تۆ ماوی دیڵی دەدە بێڵێ دێ لە سەحەوزەکی ئاوەهانیە بە مایکەوە بەردەبتەوە دەستە ناو حەوزی ئاوەکەی کامیرەمانێک لەوێ غاردەدا ئەوش دەکەیتەنە ئەیژە و فەقیرە لە شڵەژایی بدە ئەجا لامی خۆشتر هاتبووم بە دەرێ لە حەوزەکە ئەموو بەرم بان ئەچ مایکەکە هێنمەوە مایکەکە سوتا؟ نا نەسووتە وەڵا نەبم نەسووتانان ئەگە بستتا بێت تەلەڤیزۆن پارەکە دەستاندیەوە دوعاان کردمە سەلامەت بووم ئێستا خەمی مایکەکە مایکەوە بەجددی قەتکەون ناوی هەر کاتێک ئەو ڤیدیۆ دەکەیتە بەرامبرم یعنی داوا لێبوردنیش لێ دەکەم بەس پێ دەکەنم زۆر جوانە یعنی هەموو جار حەقوی ئەمە جارەخەوە هەڵ لێرە خۆم تێردەم یان نابێ ئەو شتانە ئەبێ خۆی ڕووبە درستێکی جوان دەرناچێ بەس لێرکانە نەکەی پێراوە چەند برندا زۆر نییە یاڕەبی زۆر بووی ئەو گۆشتی کە پێشتر و لە نەورۆزاوە ئەو برژان خواردت لە شەعرزان نەڕواوە هەرینی حیوانێک و گیان لەبەرێک بوو کە پێشتر خەب کراوە اینجا جەنابیشت مۆخەکەی و خواردووە گۆشتەکەیشی خواردووە ئێسقانەکەشی ناگەم کورد بەعام هەر خەڵک بەعام بۆ بیری ئەکەیت و بەس لە جەژنی قوربانە گونەوحەنەوە حیوانانە گوناحن بۆ ئەیان کوژت ئێخوە ئەمە یەک ڕۆژە باشە ئەی 364 ڕۆژەکەی کە تۆ چیت خواردووە ئەی 364 ڕۆژەکەی کە ئەم گۆشتانی خواردێر یە حیوانە نییە یعنی بوو بەس لە جەژنی قوربانە ئینە بەزەیتان پێێتەوە شو خۆشەیە شوتی سەمیرە وڵا شوتی شو شوتي؟ جن خوشي عجن صد یەکانی دیکەش بە ئاماشەوە ئەوان دەڵێن بەڵێ ڕسمێکم گرە بۆ یادگاری باش دەست خۆش دیارە پێشتر هەڕەشەی ئەویانە کرد کە بێت و پارەکانیان بۆ خەرج نەکرێت ئێستاش بە ئاماشەیە من لەگەڵ بەیانی لەگەڵ کۆمپانیەکانی تریش قسەم کردووە یعنی یەک قسەیان هەیە یەک ئاڵوێسیان هەیە کە دەڵێن ئەو پارەی کە هەیە پێویستە خەرج بکرێ بۆیان ئەگینا ئەوان لە ڕۆژی یەکشەمەوە بە تەواوەتی بایکۆت دەکەن ئەم دادێش هاتووەڵێ ڕسمێکم گرە بۆ یادکاری بە ئەگەر مردم ڕسمەکەم بمێنێتەوە با کاک نەوزاد وێنەیەکی بگرێم ئەنی جگە لەوەش کۆمپانیایەکی دیکەی کە ئەرکی دەرەوەی شاری سلێمانی هەیە